پەرلەمانی کوردستان دەیەوێت بەر لە کۆتایی هاتنی ئەم خولەی پەرلەمانی کوردستان یاسای هەڵبژاردنەکان هەموار بکاتەوە. لە هەمان کاتە دەیەوێت هەرێمی کوردستان ببێتە خاوەن دەستوری خۆی. بۆ ئەوەش سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کۆبووە و ماوەی 15 ڕۆژی دایە فراکسیۆنەکان بۆ ئەوەی بۆچوونی حیزبەکانیان بهێننەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستانش دوای کۆبوونەوەکە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی دەڕایگەیان یەکێتی لەگەڵ ئەوەیە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی دەبڕێوە بچێت و لەگەڵ ئەوە نییە بە هیچ جۆرێک دوا بخرێت. مەسلەی هەڵبژاردنەکان کە سەوباسی لەسەرکری هەموو لایەکمان نەزانین کە ساڵێک ماوە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە پێویست هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەنجام بدرێت کە بەلای یەکێتی نیشتمانی کوردستانەوە گرنگە کە هەڵبژاردنەکان لە کاتی خۆی ئەنجام بدرێت وای یاسای کۆمیسیۆن و خۆڕێخستنەوەی کۆمیسیۆن کە ئەمانە کۆمەڵە بابەت بوون ئەمڕۆ گفتوگۆ و مناقشەیان لەسەر کرا. فراکسیۆنی گۆڕانش کە بەشداری کۆبوونەوەکەی کردبوو ڕایگەیان لەو کۆبوونەوە چەند بۆچوونێک لەسەر شێوازی بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان گەڵاڵە کرا و لەلایەن سەرۆکی فراکسیۆنەکانەوە گفتوگۆی لەسەر کرا. مەڕەئی بزوتنەوەی گۆڕانمان لە نێو کۆبوونەوەکەدا باس کرد و بابەتێکی تر بابەتی قانونی ئینتیخابات بوو کە ئەمەش یەک لە بابەتە گرنگەکان بوو کە ئێمە لە بزوتنەوەی گۆڕان پێمان وا بوو کە دەبێ ئێمە تەڕاجع نەکەین لە نظامی دیموکراسی و لە سیستەمی دیموکراسی دەبێت بە شێوازێک بێت کە لەگەڵ خواستی کۆمەڵانی خەڵکی کوردستان بگونجێ. سەرۆکی فراکسیۆنی ئازادیش دوای کۆبوونەوەکە تێبینی لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان بوو داوای دەکرد کە کەسانی سربەخۆ لەو کۆمیسیۆنە دابنرێت. هەندێک تێبینی بچووک لەسەر ئەو یاسا بوو ئەگەر نا زۆربیان لەسەر ئەوەیە کە کوردستان یەک باز نەبێ و ڕێژەی بێ و لیستەکە هەندێکیان لەگەڵ کراون هەندێکیان لەگەڵ نیمچە کراون هەندێکیان لەگەڵ داخرابوون بەڵام ئەوەی گشتیان کە کوردستان یەک بازنەی هەڵبژاردن بێ. پەرلەمانی کوردستان دوای 15 ڕۆژی دیکە بۆچوونی تەواوی حیزبەکان لەسەر یاسای هەڵبژاردنەکان و دەستوری هەرێمی کوردستان وەردەگرێتەوە بۆ ئەوەش بڕیاری پێویست لەبارەوە دەدات. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.